سڵاو لە سەرجەم بینەرانی کەناڵی گەلی کوردستان و بەرنامەی ئێواران من شات و خەلیلم بە یارمەتی هاوکارانمان دووبارە لە بەرنمەیەکی دیکە ئێواران بە دیداریەوەی ئازیز شاد بووینەوە. هیوای تەندروست باشی و لەش ساغیتان بۆ خوازی ئومێدەکەین ئێوارێکی پڕخێر و بەرەکەتتان هەبێ ئازیزان و خۆشەویستانیەمە ئەمڕۆی بەرنامەی ئێواران دووبارە بابەتێکی دیکەی گرنگی هەڵبژاردووە کە تایبەتە بە ژینگە. بەپێی بڕیاری پەرلەمانی کوردستان ڕۆژی 16 نیسانی هەموو ساڵێک وەک ئەمڕۆ کراوەتە ڕۆژی ژینگە لە هەرێمی کوردستان. ئەمڕۆ لەگەڵ بەڕێزان دکتۆر سانان عەبدوڵڵا بەڕێوەبەری فەرمانگەی هۆشیاری ژینگە و ڕاگەیاندن و وتەبێژی دەستا لە هەولێرەوە کە بەڕێزیان لەگەڵمانان هەروەها کاکسان سارەڤان شارەزای بواری ژینگە و کە بەڕێزیان ئەویش لە ستودیۆ ئامادەیە باس لە داواکاری و هەروەها هۆشیاری هاوڵاتی یاخود تاک بەرامبەر ژینگە و هەروەها گرفتەکانی بواری ژینگە لەگەڵ بەڕێزان باس دەکەین ئەو بەڕێزانەی کە ناوم هێنان. اینجا سڵاوت لێ بێ دکتۆر سەنعان، ئێوارەت باش؟ ئێوارە باش شاتوخان، ئێوارەی هەمووتان باش و چاک بێت. سپاس دەکەین، تەندروستی چۆنە باشیت؟ کەشوهەوای هەولێر چۆنە؟ زۆر سپاس. وەڵا کەشوهەوا باشە، خۆشە. ئێستا ئەو مانگە بەخۆی ئێستا کەشەوەکە بە شێوەکە مام ناوەندە، نە زۆر ساردە نە زۆر گەرمە. هیواداری هەر باش بن، هەر باش بن. کاکسان جەنابەت بەخێر بێ، تەندروستی چۆنە؟ یاخوا هەر باش بیت کاکسان. اینجا هەڵبەت دکتۆر سەنعان با سەرەتا لە جەنابەت بپرسین، تەنها ڕۆژێک بۆ باسی ژینگە و پاگڕاگرتنی ژینگە و ڕێنمایی هۆشیاری ژینگەیی بەسە یاخود ئەوە تا تەنها لەم ڕۆژەیە بیرمان ئەکەوێتەوە باس لەم بابەتە بکەین؟ سەرەتا سڵاو لە میوانە بەڕێزەکەتان بەبوونەی یادی ڕۆژی ژینگەی کوردستان پیرۆزبایی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین. بێگومان ژینگەی کوردستان پێویستی بە هەماهەنگی هەموو لایەک هەیە بۆ ئەوەی بتوانین پارێزگاری لێ بکەین. بابەتی بەرزکردنەوەی ئاستی وشیاری تاک و لە کۆمەلگا یەک لە استراتیژە گرنگەکانی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەیە. لەو بوارەدا ئێمە وەکو دەستەی ژینگە بە هەماهەنگی لەگەڵ ناوەندە ئەکادیمیەکان قوتابخانە خوێندنگاکان چکاری چالاکی پەروەردەی ژینگەیمان هەیە لەو شوێنانە و چالاکی تریشمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەمەبەستی بەرزکردنەوەی ئاستی هوشیاری هاوڵاتی. و ئەم ئاستی هوشیاری هاوڵاتی گرنگەکەی لەوەیدایە بۆ ئەوی هاوڵاتی بزانێتن ئەو ژینگەی کە ئەمە تێدا دەژین ئەرچی و بەرپرسیارەتی هەموو لایەکە پارێزگاری لێ بکرێتن بەدەر لەوەی کە ئەو مەرج و ڕێنمایانەشکەنە بۆ ئەوەی لەسەر پێشێلکاریەکانی ژینگە دەسەسپێندرێ. بەڵام بەرزکردنەوەی ئاستی وشیاری تاک لە کۆمەلگا استراتیجێکی گرنگە بۆ دەستەی ژینگە. دەستەکانت خۆش بێ. کاکسان بە جۆرێکی تر با لە جەنابەت بپرسم، ئێوەی شارەزانی بواری ژینگە تەنها لەم ڕۆژەیە ئەتوانین بڵین داواکارەکانتان ئەوانەی کە سەبارەت بە ژینگە هەتانە ڕەخنەکانتان ئەخەنە ڕوو یاخودەوەتە لە ڕۆژەکانی دیکەی ساڵیشدا؟ ژینگە وای لێ هاتووە ڕۆژ بە ڕۆژ کاریگەریەکانی زیاتر لەسەر مرۆڤ بەدەرەکەوێت. ئەگەر لە هەرێمی کوردستان بیا لە هەر شوێنێکی تریەم دنیاە بیت. لەبەرەوە ژینگە لە موناسەبە و دانانی ڕۆژێکی تایبەت بۆ ئەوە دەرچووە تەسەورەکەم ڕۆژ بە ڕۆژ زەنگی مەترسیدارتر بە بەردەوامی لێ ئەدرێت کە کارەساتەکانی گۆڕانکاریەکانی گۆڕانی ژینگەیی کاریگەری ڕاستەوخۆ ئەکاتە هەر یەکێک هەر تاچێک لە تاچێک لە تاکەکانی کورد لە کۆمەلگای کوردی لە ژینگەکەمان لە ئاو و خاک و هەوامان لە خواردنمان بەڕاستی. لەبەرەوە من تۆزی ڕژبینم لەبەرەوەی کە گۆڕانکاریەکان تابێت قوڵترە بێتەوە، برینەکان تابێت قوڵترە بێتەوە و تەرترە بن، کارەساتەکان گەورەترە بێت. بەداخەوە بەدانانی ڕۆژێک وەکو یادکردنەوە یا وەکو ڕۆژی ژینگە هیچ لە بابەتەکە ناگۆڕێت. ئەگەر ئەمە کاری ڕاستەوخۆی لەسەر نەکرێت، چونکە ئێمانە ئەزانین لە دوای بەتایبەتی لە جیهانە لە دوای 2000ەکانەوە ساڵی 2000ەکانەوە بە بەردەوامی ژینگە بووەتە پرسێکی گەورەی هەموو وڵاتێکە، هەموو وڵاتێک، هەموو جیهان بەڕاستە و ئێمەش بەتایبەتی هەموو پرسیارەکانمان
هەموو ئەو کارەساتانەی کە تووشمانە بێت ئەبێ بزانین هۆکارە گەورەکەی ژینگەیە گۆڕانە ژینگەیەکەیە. دەستەکانت خۆش بێ هەڵبەت دواتر باس لەوە دەکەین کە بۆچی جەنابەت ئەوەندە ڕەشببینی بەڵام با بچ مۆلای دکتۆر سەنعان جەنابەت وەک وتهبێژی دەستەی ژینگە وێڕای ئەو گرفت و قەیرانە داراییانی کە هەیە ینی ساڵانە ڕوو لە زیاد بوونە یاخود ئەتوانین بڵین لە چاو ساڵانی ڕابردوو ئایا پێشکەوتنمان بە خۆمانەوە بینیوە لە ڕۆی ژینگەیەوە یاخۆتنا؟ دەکەین پێویستە بیر لە بەرنامەی حکوومەت بکەینەوە لە بواری ئەو بوارە جیاوازانەی کە دای ڕێشتووە لە بواری ئابوووریە لە بواری پیشەسازیە لە بوارەکانی دیکەیە لە بواری کشتتوکاڵیە ئێمە ئەو بوارانە دەبی هەڵبسەنجێن ئایا چەند ئەو بوارانە خزمەتی بە پرسی ژینگە کردیان چۆن بتوانین بە هەمانجی لەگەر هەموو لایەکان ڕوبەڕووی گۆڕانکاریەکانی کەش و هاوە بینەوە لەبەرەوەی دەرەنجامی ئەو تێکدانی ژینگەیە وای لێ کردووە گۆڕانکارەکانی کەش و هەوە کاریگەری هەبی لەسەر هاوڵاتیەکان هاوڵاتی و هاوڵاتی ناوچەکەمان. بۆیە ئێمە لە سەرەتادا هەموو هەوڵەکی حکوومەت لە ئێستا و لە داهاتوو بایەغ دەزانین کاتێک بیر لەوە بکاتەوە دەرهاوێشتەی گازەکان یان هەوڵ بدا بۆ کەمکردنەوەی گازەکان بەتابەتی گازی CO2 هەوڵ بداتن بۆ هێنانی تەکنۆلۆژیای نوێ هەوڵ بدا بۆ هاندانی هاوڵاتی بۆ بەرزکردنەوەی ئاستی هوشیاری بە هەمانجی لەگەڵ هەمولایەکان هەوڵ بدا بۆ ئەوەی هانی هاوڵاتی بدات کار لەسەر هێنانی وزەی نێوەبوونەوە بکاتن سیستەمی خۆڵ و خاشاک بەڕێوەبردننی هەروە چارەسەرکردنی خۆڵ و خاشاک سیستەمی بەڕێوەبردننی ئاودێری ڕێک بخرێتەوە ئەوانە هەموو وا لێ دەکاتن ئەو پلان و استراتیژیانێ هەنا لە ئێستا و لە داهاتوودا بە شێوەیەکی کاریگەری ئەرێنی هەبیتن لەسەر ژینگەی هەرێمی کوردستان بۆیە ئەم کارە بە تایبەتی بەڕاستی لەسەر پرسی ژینگە و ڕوبەڕوونەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا پێویستی بە هەماهەنگی هەموو لایەکان هەیە هەم لە لای تاکەوە بەکو بەرپرسیارەتی هەم لە لای حکوومەتەوە کاتێکەمە باسیەوە دەکەن ژینگەی کوردستان گەورەترین سەرمایە بۆ هەرێمی کوردستان بۆیە ئێمە وەکو دەستەی ژینگە کارمان کردووە بە هەماهەنگی لەگەل لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوی ئەو پەیامە ژینگەیەمان بگەینن بۆ لایەنە پەیوەندیدارەکان کار بکەن لەسەر ئەو پرۆژانەی کە دەبێتە هۆی ئەوەی کەمترین کاریگەری لەسەر ژینگەی هەرێمی کوردستان هەبی چ لە بواری کشت و کاڵی چ لە بواری ئاودێری چ لە بواری وزە چ لە بواری کارەبا و دەستخۆشی لەو لایەنە دەکەن کە هاوکار بوونە و دەستخۆشی لەو ڕێکخراوانەی کۆمەلگای مەدەنی دەکەن کە ئەوانش بە هەمان شێوە هاوکار بوونە لەسەر ئەم باپرسە و بە کۆتاییدا ڕێکخراوەکان نێودەوڵەتیەکان کە ئەوانش بە هەمان شێوە گرنگی بۆ بابەتە دەن لە هەرێمی کوردستان و لە ڕێگای کردنەوەی چەند وەرکشۆپێک و لە ڕێگای هاوبەشیکردن لەگەڵ چەند پرۆگرامێک وەکو زیادکردنی ڕوبەری سەوزایی ئامادەکاری بۆ ئەوەی پشتێنەی سەوز لە شار و شارۆچکەکان با بڵێن جێبەجێ بکرێتن ئەوانە هەمووی خۆی لە خۆیدا وامان پێدەڵێتن ئێمە ئەگەل هاودەنگ بین هەماهنگ بین لەگەل یەکدری دەتوانین کاریگەری ژینگەیەکان کەم بکەینەوە. دکتۆر سەنعان جەنابەت فەرموود وتت ئەبێ ئێمە هەماهەنگ بین لەو کارانەی کێکین بە تایبەت بەرامبەر بە پرسێک کە پرسی ژینگەیە ینی ئەتوانین بڵین هەمومان ئەگرێتەوە ئەم بابەتە هەموو جیهان ئەگرێتەوە ئایا ئەم هەماهەنگیە جەنابەت ئەیبینی یاخود هەیە؟ ئەو هەماهەنگیە دەبی لەمە دوات تێ بگەین کە پرسی ژینگە و گۆڕانکارەکانی کەش و هەوا دەبی هاوڵاتی وەکو تاکێک پێی بگاتن کە بەڕاستی مەترسیدارە ئەگەم ئەگەر هەماهەنگ نەبین بەڕاستی ئێمە وا دەکات لە داهاتوێکی زۆر نزیکدا تووشی کێشەی ژینگەی زۆر گەورە ببینەوە بۆیە ئێمە گرنگترشت ئێستا لە لای ئێمە و لە لای حکوومەتیش ئەوەی تێگەیشتنمان بۆ پرسە ژینگەیەکان چۆن بتوانین ڕوبەڕووی ئەو گۆڕانکارێک کەشوهان دەکەن کە بە شێوەیەکی خێرا ڕوودەدا لە ناوچەکە. بەڵێ دەسەکانت خۆش بێ کاکسان هەڵبەت دکتۆر سەنعان ئاماژی بەوەیاوتی ئێمە بێ هەماهەنگ بین لەو کارانی کەیکەین وەکو حکوومەتیش ینی پلانی تایبەت بە خۆیان هەیە بۆ ئەوەی کە ژینگە ڕۆژ بە ڕۆژ ئەمریکا هەیە لە هەموو دنیا بەرەو خراپەچێ ئیتر بەرەو خراپتر نەچێ ئێ وەکو شارەزایانی بواری ژینگە ئەتوانین بڵین نزیکترن لە خەڵک ینی زیاتر لە ناو خەڵکان چۆن ئەیبینن کارەکانی حکوومەت تا چەند لێ ڕازین؟ خۆی بەداخەوە
ئەگەر نمونەیەکی زۆر سادە باس بکەین لە دوو ئەوە 17 ساڵە بڕیارێک دەرچووە کە بڕیاری 2008 بەوەی کە ژینگە بچێتە ناو خوێندنگاکانەوە بچێتە خوێندنگا سەرەتایەکانەوە و خوێندنگاکانی ترەوە تاوەکو ئێستا 17 ساڵە ئەم بڕیارە جێبەجێ نەکراوە. اینجا بەڕاستی من تێڕوانینێکی زۆر جیاوازترم هەیە ئەوەی کە حکوومەت خەمخۆری نەبێت و بیری لێ نەکاتەوە مەسەلەی ژینگەیە بە تایبەتی حکوومەتی جێبەجێکات لە سەرۆکوەزیرانەوە بگرێتاوەکو باڵا دەستەکانی تر تاوەکو ئێستا ژینگە نەبوو بە پرسێکی جددی پرسێک کە ئەمە لە وەزارەتەکانە لە دایرەکانی حکومیە لە خوێندنگاکانە پەیڕە و بکرێت تۆ 17 ساڵە تێپەڕیوە تۆ نەوتوانیوە یەک بڕیاری خۆت بڕیاری پەرلەمان جێبەجێ بکەیت ئەویژەوەیە پاراستنی ژینگە بچێتە ناو خوێندنگاکانەوە بە وەکو وانەیەکی بنەڕەتی ئیتر چاوەڕێ چیەکەی پاش 17 ساڵ نەتوانرێ ئەوە بکرێت کە دوای ئەوە بەڕاستی بە حکوومەتی جێبەجێکار بڵین کە وەزارەتەکان بە تایبەتی قسە لەسەرکرد لەسەر وەزیرانەوە ئەو خروقاتانەی کە ئەکرێت لە ژینگەیە هەمووی لەژێر دەسەڵاتی ئیداری خۆیانە ئەکرێت گۆڕینی سیستمی خاک ئەمانی کە ئەوان ناویان ناوە ئەعمار یا ئاوەدانکردنەوە بەداخەوە هەمووی لەسەر حسابی ژینگەکەتە هەمووی لەسەر حسابی ئاو و خاک و هەواکەتە ئەم گۆڕانکاریانی کە ئەوێت تەختکردنی شاخێک داگیرکردنی هاوینە هەوارێک بە وەکو هەموو جارێکاڵم فراوانبوونێکی هەڕەمەچیانە لە پایتەختی هەرێمەوە سەیری کە تاوەکو شارەکانی تر ئەمانە هەمووی ئەوە ئەسەلمێنێک کە حکوومەت دوای 30 ساڵ دوای 2008ەوە بڵین نەیتوانیوە یەک هەنگاوی جددی ڕوبەڕووی پاراستنی ژینگە بێتەوە ئێستا خروقاتەکان خۆیەکە هەمانگی من باوەڕم وایە تاوەکو حکوومەت ڕێکارەکان دەرنەکات تاچێک ناتوانێت زۆر کاری لەسەر بکات کێشەم نییە بەڕاستی تاکەکە لەبەرەوە زۆر گرنگە ئەم هەمانگی چۆن دروستە بێ ئەوەیە کە بڕیارەکان جێبەجێ بکرێت کە تۆ بڕیارە جێبەجێکردنی هاوڵاتی لەسەرمە وابەستەی بم وابەستەی هەموو بڕیارەکان بم بنمونە ڕۆژانە ئەبینین لەسەر چاوە ئاوەکانمان پیسەکرێت ڕۆژانە ئەبین ئۆتۆمبیلیتی ئاشۆرێت ڕۆژانە ئەبینین کە خۆڵ و خاشاک کارگەکان تا بێت فراوانترە بێت لە ناو جەرگەی شارەکانە بەبێ کە حسابی ژینگەیی بۆ بکرێت بێ حسابی دووکەڵی بۆ بکرێت بەکارهێنانی هەموو ئەو مادانی کە لە بازارەکانە هەیە مەسەلەن ئەمە وابەستەیە بە وەزارەتی سەناعەوە مەسەلەن تۆ پلاستیکێکی زۆری خستۆتە بازارەوە بنمونە ناشزانی لە دوایە چی لێ ئەەکەی خاشاک چۆن ئیدارەی ئەدا ئیدارەدانی خاشاک زۆر زەرورەکە دکتۆر باسی کردیانی ئەمانە هەمووی هەنگاوی زۆر عملین کە مەفروزە حکوومەت مادەم بڕیارەکانمان هەیە مەفروزە حکومە جێبەجێکاری ئەمانە بێت یانی لە جیاتیەوەی کە بچین خاک تێک بین ژینگەمان تێک بین دارستانەکانمان ببڕینەوە مەفروزە جوڵەیەکی پێچەوانە هەبێ بۆی کە بتوانین ئەمانە سەر لە نوێ گەشەی پێبینەوە وەکوتم ئاوەدانکردنەوە بریتی نیە لە دروستکردنی بینایی بەرز بە پێچەوانەوە ئاوەدانکردنەوە لە ئێستاە لەم کاتە مەترسیدارەیە بریتە لە بژانەوەی ژینگە چونکە بە تەنیا ژینگە و گۆڕانکاری ژینگەیی مەسلەیەکی زانستی ڕوت نییە ینی ئێستا وای لێ هاتووە هەموو کایەکان وابەستەی گۆڕانکاریەکانی ئاکام و گۆڕانکاریەکانی ژینگەن کای کۆمەڵاتیەکان نەخۆشیمان کای ئابووریمان وابەستەی ژینگەیە سیاستمان وابەستەی ژینگەیە ئەوە تا بەبوونی سیاسەتی ئاوە ئەزانین کوردستان لە دوای دروستکردنی سەدەکانی ئیلیس و ئەمانەوە کوردستان ڕێژەیەکی بەرچاو ئاوی لە دەستاوە ئاوی ژێرزەویش و ئاوی سەرزەویشی لە دەستاوە کاتە ژینگە وەکوتم ئێستا بربڕەی پشتی هەموو گۆڕانکاریەکانە هەموو کایەکانی ترەکە لە چوار دەورمان ئەگوزارێت بەڵێ وشیاری تاک پێویستە نکوڵی لەوە ناکەین تاک وا پێویستەکە لە ماڵی خۆیەوە دەست پێ بکات چونکە لە دوجارە ئەم شارەش ئەم کوردستانش ئەم نیشتیمانش ماڵی ئێمەیە یعنی چۆن پارێزگاری لێ بکەین ئەوەش ئەمە پێویستی بە هەماهەنگی هەیە پێویستی بە ڕێکاری یاسایی هەیە حکوومەت بەڵام جەنابەت مەبەستەوەیە کە لە سەرەتای گرنگە یاساکە هەبێ و جێبەجێ بکرێ اینجا پاش ئەوە ئەبێ یاساکان جێبەجێ بکرێ وەکوتم لە 2008ەوە مادەی 8
جێبەجێ نەبووە. دەستخۆش دکتۆر سەنعان هەڵبەت ئەتوانین بڵین کاکەسان ئاماژەی بەوەیە ئەڵێ یاسای ژمارە هەشتی ساڵی 2010 هەڵبەت من پێم باشە باس لەوە بکەم یاسای ژمارە هەشتی ساڵی 2010 و یاسای ژمارە 3 ساڵی 2010 کە پێویست بوو هەموار بکرێتەوە. ئایا ئەم هەموارکردنەوەی بەکوێ گەیشت بە چی گەیشت چی لێکرا ئایا وەکو جەنابیان باسی لەوە کردیانی ژینگە بڕبڕی پشتی هەموو کایەکانی تری ژیانە کەواتە چی کرا بۆ ئەم دوو یاسایە فەرموو. شاتوخان دەربارەی ئەو دوو یاسای جەنابدا ئاماژەت پێکرد برای بەڕێزم ئاماژەیان پێکرد بەڕاستی ئێمە لە مێژە داوامان کردووە ئینشاڵە لە پەرلەمان کاتێک کە ئەکتیڤ بووە ئەم یاسایانە بە زووترین کات هەموار بکرێتەوە لەبەرەی ئەو گۆڕانکاریانەی کە لە پرسی ژینگەدا هەیە و لە ئەنجامی گۆڕانی و دەرەنجامی گۆڕانی کەشەواش پێویستی بە کارێک و ئیش و کارێکی هەنووکەیی هەیە بۆ ئەوی بتوانین ئەم یاسایە بگونجین لەگەڵ ئەو گۆڕانکاریانە و بە خۆشتان دەزانن ئێمە هەر یاسا و ڕێنمایەکان پێویستمان بە تێگەیشتنی تاک و پێتێگەیشتنی حکوومەت هەیە بۆ پرسی ژینگە و گۆڕانکاریەکانی کەشوهەوە بۆی ئامادەکاریەکان ئەگەر بکرێتن لەمڕۆوە باشتر لەوەی بەیانی بیکرێتن چونکە ئێمە ئێستا کە لە حاڵەتێکدایە حاڵەتێک نەبەرە و دواوە چوینە نەبەرە و پێشەوە چوونە لە ناوەڕاستەکەی با بڵێن ڕاوەستاوین بۆیە پێویستی بە هەنگاوی زیاتر هەیە بۆ ئەوی بتوانین وەکو هاوشانمان لەگەڵ وڵاتانی دیکە ئەو پێوەرانێک کە پێویستە بۆ پاراستن و چاکردنی ڕێگەزەکانی ژینگە ئەو کارانێک کە پێویستە لەلایەن حکوومەتەوە بۆ ئەوەی ئەو هەڵمەتانەوە یان ئەو پرۆژانێک کە پێویستە بۆ پاراستنی ژینگەی کوردستان و ناوچەکە هەنگاو بنێتن وەکو ئێمەش وەکو هاوڵاتیش بە هەمان شێوە بەرپرسیارەتیمان لەسەرشاندایە هەماهەنگ بین لەگەڵ حکوومەت و پێویستە گرنگی بە ناوەندەکانی توێژینەوە ناوەندە ئەکادمی زانستیەکان بدرێتن لەسەر ئەو بابەتە لەبەرەوەی لەلای ئێوە ئەوان ئەو توێژەرەوەی باشمان هەیە ئەو لە ڕێگا ئەو توێژینەوانە بۆمان دەسەلمێنی هەتا چەند کاریگەریەکانی گۆڕانی کەشەوە ژینگە هەبووە لەسەر هەرێمی کوردستان و ناوچەکە و چۆن بتوانین چارەسەری بکەین کەواتە ئێمە بە شێوەیەکی گشتی هەم لە ڕووی ئیداریەوە لە ڕووی یاساییەوە و لە ڕووی با بڵێن پرۆژەکانی حکوومەت و لە ڕووی زانست و ئەکادمیاز پێویستیمان بە هەماهەنگی هەموو لایەکانەیە و تێگەنیشتنیشمان بۆ پرسی ژینگە زۆر گرنگە وەکو تاک و وەکو حکوومەت تاک و بتوانین چارەسەری ئەو هەموو کێشانە بکەین کە لە ژینگەدا هەیە و بێگومان ئێمە لە پەیامەکەشمان ئاماژەمان پێکردیە هەموو هەوڵێکی حکوومەت بە بایەخەوە دەزانین دەنرخێنین کاتێک هاوکار بیتن بۆ ئەوەی ئەو پرۆژانێک کە کار دەکات بۆ کەمکردنەوەی گازە پیسکەرەکان سەرچاوە پیسکەرەکان هەموو ئەو هەوڵانە بەرز دەنرخێنین کە بۆ کار بکاتن بۆ ئەوەی هێنانی کارگەی ڕیسایکلین بۆ ئەوەی بتوانین ئەو خاشاکە ڕقانەی کە هەمانە چارەسەر بکرێتن هەموو هەوڵەکان بەرز دەنرخێنین بۆ ئەوەی ڕێخستنی ئاودێری و سیستەمی تەکنۆلۆژیای زیرەک و نوێ بۆ ئاودێری هەموو هەوڵەکان بەرز دەنرخێنین بۆ زیادکردنی ڕووبەری سەوزایی پشتێنەی سەوز لە شار و سارۆسکەکان ئەو پرۆژان و پرۆژەی تری سەوز کە کاریگەری ئەرێن دەبی بۆ هەرێمی کوردستان. دکتۆر سەنعان هەڵبەت ئەتوانین بڵێن ئێستا ڕۆژ بە ڕۆژ پاشەڕۆ لە زیادبوونە لەبەر هەبوونی زۆربوونی بەڕاستی مرۆڤایەتی و ماڵ و گەڕک و گەورەبوونی شار ینی هەر ماڵێک تۆ بیرکەرەوە ڕۆژانە هیچ نەبێت دووسێ جار لەوانەیە ئالاگەی خۆڵەکەی دوو لە ڕووی ئێوە بینەران فڕێبە ینی پاشەڕۆ ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونە کەواتە پێویستمان بە کارگەی ڕیسایکلین هەیە ینی ناڵین نیمانە هەمانە بەڵام لە چاو ئەو پاشەڕۆیی کە هەیە ڕۆژانە کارگەی ڕیسایکلین بەڕاستی زۆر کەمە. کەواتە چی کراوە بۆ ئەم بابەتە چونکە هەبوونی کارگەی ڕیسایکلینیش بێگومان ضرورێتێکی زۆرە لە ئێستەیە. ئێمە وەکو دەستەی ژینگە هەموو کاتێک پاڵپشتی لەو پرۆژانە دەکەین کە دەبێتە هۆی کەمکردنەوەی خۆڵ و خاشاک و پاژماوەکان. بڵێ کارگەی ڕیسایکلین گرنگی زۆری هەیە بۆ هەرێمی کوردستان بۆیە ئەمە هەموو کاتێک داواکاریمان ئەوەیە لە حکوومەت لە ئێستا و لە ئایندەشدا بە زووترین کات بوونی کارگەیەکی ڕیسایکلینگ لە شارەکان چارەسەری پاشماوەکانمان بۆ دەکاتن و هەروەها یارمەتیشماندا بۆ ئەوی ئەو بۆنە ناخۆشێکە لە شارەکانی لە ئەنجامی ئەو چارەسەرکردنەی کە بە شێوەیەکی ناڕێک و نازانستی دەکرێتن
خۆمان لێ بپارێزین و بتوانین ئەو شوێنانێک کە پاشماوەکەی لێ کۆکرایتەوە بکەینە بە پارکێکی جوان و خەڵک بتوانێتن سوودی لێوەگری بۆ هەناسەدان و بۆ سەیران. دەستەکانت خۆش بێ. کاکسان با بزانین حکومت تا چەند داواکاری و پێشنیارەکان یاخود هەماهەنگیتان لەگەڵ حکومەتا چۆنە بەڕاستی یان بە کورت و پوختی گوێتان لێگیرێ؟ بەداخەوە حکوومەت وەکوتم 15 ساڵ 7 ساڵ تێپەڕێ بەسەر دەرچوونی ئەو بڕیارەیە بە نمونای و بڕیارەیەنمەوە تاوکو ئێستا کاری بۆ ئەوە نەکردووە. اینجا ڕۆژ بە ڕۆژ جەنابێ باسی ڕیسایکلی دەکرد تۆ 700,000 تەن ڕۆژانە خاشاکە هەیە شەخەڵە هەیە کە لە شارەکانی هەرێمی کوردستانە کەڵەکە ئابێ بە سادەترین نمونە چی و کردووە بۆ ئەوەی کە ڕوبەڕووی یا ئیداری ئەو 700,000 تەنە بکەی کە لە شارەکانە هەیە هیچ نەکراوە بەڕاستی بە دروستکردنی کارگەیەک لەسەر حسابی ژینگە کارگەیەکی ڕیسایکلین جارێکی تر لەسەر حسابی ژینگە تۆ ناتوانانی بڵی چارەسەری ئەمەم کردووە تۆ ئەبێ کارگەیەک بێت کە بە ستانداردی ژینگەی حساب بکرێت تۆ ناکرێت کارگەیەکی بچووک ڕوبەڕووی ئەم هەموو بنمونە شەخەڵی ناو شاری سلێمانی بێتەوە یا یەک دوو کارگە هەن لە هەولێر و دووهۆک ڕوبەڕووی ئەو هەموو شەخەڵە بێت کە لە هەولێر و دووهۆکە ئەبێت ئێوە هەموو قەزا و ناحیەمان هەیە ئەو هەموو گوندەمان هەیە بەڕاستی اینجا ناڵم ئەبێ و کارگانش کە دانرێتەوە ئەمە نمونە وەکو نمونە باسیەکەین ئەبێ بزانی ئیداری شەخەڵ ئیداری خاشاک و شەخەڵ چۆن ئەیرێت ینی بەڕاستی ئەوەی کە لە خەمی حکوومەتی هەرێمانە بێ مەسلەی ژینگەیە چونکە وەکو وتم هەموو هینەکان خروقاتەکان هەموو ئەو بەزاندنی خێڵەکان لە سەیرەکەی لە حکوومەت بەرپرسیارە لەوە وەکوتم لە گۆڕینی سیستمی خاکەوە لە تێگانی سەرچاو ئاویەکانەوە هەموو ئەمانە خۆیان بەشێکن لەو پلانەیانی بەشێکن لەوە لەبەرەوە ئەمە لەم ڕۆیاوە باشترین شت پەیام بۆ سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێم ئەوەیە خەتەرەکە ئەوە نییە لە خۆی بەدوور بێ بە پێچەوانەوە ئەمە گۆڕانکارە ژینگەیەکان و کارەساتە ژینگەیەکان یەکەم کەس ماڵی خۆیان نەگرێتەوە مناڵی خۆیە گرێتەوە کە سوکاری خۆیە گرێتەوە ئەمە نییە بڵێ لە کەوکەبێشترەوە هاتووم ئۆکسسیجینی پاک و هەمومان یەک ئۆکسسیجین هەڵە مژینیان ئەگەر لەبەرەوە لەم یەک دوو ڕۆژی ڕابردووە بەداخەوە یادی ئەنفال بوو چواردەی چوار خۆ ئەنفال بەس بریتی نەبوو لەوەی کە شەیدکردن و زینە بە چاڵکردنی ئەمەە بڵێن 5,000 یا چەند هزار خەڵکی شارەکانی هەرێمی کوردستان بە پێچەوانەوە ئەنفال تێگانی ژینگەی هەرێمی کوردستان بوو بە تەختکردنی زیاتر لە 5,000 گوند کەواتە تۆ سەرچاوە ژینگەیەکانێت تەختکوت تاوکو ئێستا چیت کردووە بۆ ئەوی کە بتوانی ئەو لادیانە ببوژێنیتەوە چونکە بوژانەوەی لادیەکان بریتە لە بوژانەوەی ژینگەکە بە هەموو لە هەموو ڕێیەکەوە کەواتە چی و کردووە بۆی کە بتوانیت یەکەم شت ینی کە یادە ناخۆشەکانەکەینەوە خۆ بەس بەتەنیا بۆ نیە دڵمان پڕ بێت و جارێکتر ئەبێ کار بۆ ئەو شتانە بکرێت مەسەلەن لە یادی وا پێویست بوو ئەم جارە لە یادی ئەنفالە سەرۆک وەزیرانە سەرۆکی حکوومەتە کار لەسەر ئەوە بکەن کە چۆن جارێکتر لادیەکان ببوژێنێتەوە ئەو سەوزایانی کە لە دەستمان چووە ببوژێنێتەوە هەموو ئەو پانتایی کشت و کاڵەکانمان ینی کشت و کاڵەکانمان بە شێوەیەکی تەندروست ببوژێنێتەوە بەداخەوە ئیتر چی کراوە بۆ ئەوەی کە ئەم ڕێکارانەیە ئەم بینانە جێبەجێکرێ هیچ شتێ نەکراوە کەواتە ئێوە وەکو شارەزایانی بواری ژینگە هیچ هەماهەنگێکتان لەگەڵ حکوومەتان یا خود مەوزوعەکە بەس ئەوەیە کە گوێتان لێ ناگیرێ وەخسەتان ناکرێت بەداخەوە وەکو وتم یاسایەکە هەیە بەس ئیشی پێ ناکرێت دوجار خەڵک بڵێ چی یانی دوجار خەڵک میدیاکاری ژینگەی یا ژینگ ئەوانەی کە لە چالاکەوان وەکو جەنابێت هەمویان لەسەر حسابی ژیانی ڕۆژانەی خۆیان هەوڵەیەن بەداخەوە کە ئەمانە ناڵم گۆڕانکاری ناکات ئەمە وا لە خەڵکە کاکە زیاتر سوور بێ لەسەر ئەوە بەڵام بەتەنیا ئەوە کافی نییە بەس نییە بۆ ئەوی کە بتوانی ڕوبەڕووی ئەم گۆڕانکاریانە بیتەوە کە لە هەرێمی کوردستانە ڕووە دوو ڕۆژی تر ئەگەر ئێمە لە قەیرانی کەم ئاویین چ پلانێکمان هەیە بۆ ئەوی کە ڕوبەڕووی کەم ئاوی بینەوە چی شتێک کراوە ینی کە باسی کەم بارانی ئەکرێت و ئەمانە هۆکارەکانی ژینگەین ینی
تا نسبەتی سەوزایی هەر دکتۆر سەنعانی ژامەژی پێیا وتی گۆڕانکاری لە کەش و هەوایە پەیوەندێکی ڕاستە و خۆی بەژینگەوە هەیە تۆ شارەکان وەکوتم گەورە ئەبن فراوانە بن بەڵام سەیرەکەی حساب بۆ سەوزایی نەکراوە تۆ سەوزاییەبوونی سەوزایی نسبەتێکی زۆر ڕادەی شێو بۆ ڕاگرێ بارانت بۆ ئەبارێنێ مەسەلەن تۆ هەموو ئەمانەت من چی لێ بکەم شارێکە پڕێتی لە بینایی بەرز شارێکی بێڕۆح بێژیان جاران هەموو پەیوەندی کۆمەڵایەتەکانیش لەسەر بنەمای ژینگەیی بوون یعنی هەموو ماڵێک درەخت و دار و ئەمانی تیا بووە هەموو زۆرینەی مناڵەکان فێری هەموو ماڵێک یانی هیچ نەبووە دارێکی پرتەقاڵ لە ناو حەوشەکەیە هەبوو بەڕاستی ئەوە بنمونە ئەگەر خۆی سەوزەی خۆی نەکردایە شتێکی خوب بۆ خۆی هەر ئەکرد من بەبیرم نیەت ینی نەنکەم خۆی سەوزەی لە باخەکەی خۆمان لێ کردەوە ئێدە سەیری ئەو گۆڕانکاریانی کە ئێستا هەموو خواردنانی بۆیەت هەمووی کاریگەری پەینە نایترۆجیەکانی لەسەرە کە ڕۆژانە کاریگەری ڕاستەخۆی کاتە سەر تەندروستی مرۆڤ یانی کەواتە نازانی تو ئەزانی لە دەستانی گورچیلەکە ئەمە هۆکارێکی گەورەی ژینگەییە ینی با پێڵێن تەندروستی ژینگەییە ڕۆژانە چەند ڕووبەڕۆی بینەوە لە شارەکانی هەرێمی کوردستانە هەفتەی وا هەیە 15 کەیسی گورچی لە گۆڕینمان هەیە بەس لە سلێمانە لە هەولێر هەمانە لە دۆکیش بە هەمان شێوە هەبانە کەواتە ئەبێ بین لەوە بکەینەوە ئەم گۆڕانکاریانە ئەم کاریگەر ڕاستەوخواانە لەسەر من چییە هۆکارەکانیشی هەر هۆکارێکی ژینگەیین ینی هەمووی هۆکاری ژینگەییە ڕوبەڕوو ڕاستەوخۆ کاریگەریە کاتە سەر تۆی هاوڵاتی تۆی تاک لێرە ئەم گەنجانە لە پڕ بۆچی بەسە لە تەمەنێکی زۆر گەنجات و بەرەو فەوتان و مردنە بنەوە ینی ئەمانە هەمووی پرسیارەکە گەر بیتەوە سەر بنەما سیرەکەی گۆڕانکاری ژینگەیەکان ئەمەنە زۆر گۆڕانکاریە ژینگەیەکان کاریگەری کرۆ سەر هەموو کایەکان و مرۆڤیش بە تایبەتی نەکبەتەنیا هەموو زیندەوەرەکانی سەرکە ئێمە وابەستین ئێمە بریتین سوور مرۆڤیش پێکاتەیەکە لە سووری گەورەی گردون و هەموو زیندەوەرەکانی تریشە دەستەکانت خۆش بێت دکتۆر سەنعان هەڵبەت جەنابەت دوێت لە قسەکانی کاکسان بوو ینی باس لەوە دەکاکە هەموو ئەو گرفتانەی کە هەیە تەواو پەیوەندیان بە ژینگەوە هەیە و لە پاڵ ئەمەشا حکومەت پلانێکی پتەوی نییە بەرامبەر بە بەرەنگاربوونەوە بە ئەو ژینگە خراپ و ناهەموارەی کە ئێستا بەڕاستی هەیە و ئەگوزەرێ بەڵام با لە جەنابەت بپرسم هەڵبەت هەبوونی پاڵاوگە یاسایی و نایاساییەکان یاخود کارگەکان ئەمانە تا چەند هۆکارێکن بۆ تێکچوون و خراپبوونی ژینگەی ئێستای هەرێمی کوردستان شاتوخان هەبوونی ئەو پاڵاوگانە و هەبوونی ئەو کارگانە بێگومان لە زیادبوونی ژمارە دانیشتوان و ئەو گەشە سەدنە ئابووری هەمویان کاریگەری هەیە لەوە لەسەر ژینگەی هەرێمی کوردستان و ئەو لەسەر حسابی ژینگە بۆیە ئەو گەشە سەدنانی ئەمێ باسی دەکەین پێویستە هاوتەریب بێ لەگەل مەرج و ڕێنمایە ژینگەیەکان بۆی بتوانین هەم لە ڕووی ئابووریەوە ئابووریەکی سەوزمان هەبێ ئابووریەک بێ دۆستی ژینگە بێ لە هەمان کاتیشدا تەندروستی هاوڵاتی و ژینگەی ناوچەکەی خۆماش بپارێزین بۆیە ئەمن هەر لە سەرەتای قسەکردنەکەمەوە زۆر گرنگم بە بابەتی تێگەیشتنمان بۆ پرسی ژینگە زۆر گرنگە کاتێک ئێمە بیر لە پرسی ژینگە دەکەینەوە ئایا حکوومەت ئایا هاوڵاتی ئایا کۆمەلگای مەدەنی ئایا توێژەران زانستخوازان ئەکادیمیەکان خەڵکانی بەرپەرست تێگەیشتنیان چۆنە بۆ پرسە ژینگەیەکان ئەمانە هەموو وا دەکاتن ئێمە بتوانین پلان و استراتیژیەکمان هەبێتن بۆ داهاتووی نەوەکانی خۆمان بۆ نەوەکانی خۆمان بۆ خۆمان بۆ ئەو دیدگایە هەمانە ئێستا و لە داهاتوودا چونکە هەموو کاتێک پێویستە حکوومەت دیدگای هەبێ بۆ پرسە ژینگەیەکان و بۆ دکتۆر سەنعان باست لە پلان کرد بۆ داهاتوو تا چەند قەیرانی دارایی کاریگەری هەبووە لەسەر جێبەجێنەکردنی ئەو پلانانەی کە ئێوە هەتان بووە سەبارەت بە ژینگە بێگومان قەیرانی دارایی هەموو کاتێک کاریگەری هەبووە لەسەر پرسە ژینگەیەکان بەڵام ئەوە وانە کاتن ئێمە بڵێن پێویستە هەوڵ بدرێتن لەسەر ئەو بابەتانە وەکو بە جەناب عرزم کرد بۆ جەنابتان هەموو هەوڵێکی حکوومەت بەرز دەنرخێنین چ لە ئێستا و چ لە داهاتوودا بۆ کەمکردنەوەی دەردانی گازەکان کەمکردنەوەی سەرچاوەکانی پیس بوون بابەتێشتریش بەڕاستی پێم خۆشە باسی بکەم پێویستە ئێمە وەکو
هاوڵاتی ئەم ناوچەیان حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە لە گوندەکانەوە دەست پێکەین ئەو جە بۆ شارەکان لەبەر ئەوەی سەرچاوی ئاسایشی خۆراکمان لە گوندەکانە بوژانەوەی گوندەکان چاکردنی ژینگەی ئەو ناوچەیە و زیادکردنی ڕوبەری سەوزایی و پەرەپێدان بە گوندەکان و هاوکاری جوتیارەکانمان وا دەکاتن ئەمە سەرچاوی ئاسایشی خۆراکمان بپارێزین کاتێک سەرچاوی ئاسایشی خۆراکمان پاراست کەواتە توانیمان ئێمە لە کۆمەڵێک بابەتی ژینگەی بە دوورکەوینە لەوانە ڕێژەی هەژاری لەوانە نەبوونی سەرچاوەیەکی خواردن بۆ هاوڵاتیان لەوانە هەبوونی تەکنۆلۆژیای نوێ کە هاوکاری جوتیاران دەکاتن بۆ ئەوی بتوانێتن پارێزگاری لە ئاسایش خۆراکی وڵاتەکەمان بکاتن کەواتە ئێمە با ئەوەمان لەبیر نەچێتن هەر بەس باسی شارەکان نەکەین بڵێن بینایی تێدایە و نازانم ژمارەی زۆر هاوڵات تێدایە پێویستە بیر لە گوندەکانیش بکەینەوە کاتێک بژانەوەی گوندەکان کاریگەری ڕاستەو خۆی دەبێتن لەسەر چارەسەرکردنی هەندێک پرسی ژینگەی و هەمان کاتیشدا حکوومەتیش بە هەماشەوە هاوکاربی لە بۆ ئەوەی زیادکردنی پۆند و بەنداوەکان ئەو پۆند و بەنداوانە کاریگەری دەبێتن بۆ ئەوەی جوتیار هاان بدرێتن بستەوە گوندەکەی خۆیان سوود لەو زەویە وەرگێتن بۆ کاری کوشت و کاڵی بەکاری بێنیتن هەروەها ئەو پرۆژانێک کە گرینگە بۆ گوندەکان جێبەجێکرد هەم لە ڕووی وزەی نوێ بوونەوە هەم لە ڕووی بەکارهێنانی سیستەمی نوێ ژینگەی بۆ ئەو ناوچانە کەواتە ئەمە لە کۆتاییدا دەتوانین وا بڵێن ئەو تێگەیشتنێ ئێمە لە ئاستی حکوومەت و لە ئاستی هاوڵات و لە ئاستی وەبەرهێنەر و لە ئاستی خەڵکە ئەکادمی و زانستەکانمان ئەگەر هەمووان هەماهەنگ بین دەتوانین ئەو گۆڕانکاریەکانی کە لە ژینگە ڕوویدایان گۆڕانکاریەکانی کەش و هەوا پرسە ژینگەکان بتوانین بە پلان و استراتیژی باش خۆ چارەسەری بکەین لە هەموو بوارەکانی هەم خۆڵ و خاشاک هەم کواڵیتی هەوا هەم بابەتی خاک بابەتی ئاو بابەتەکانی تریش کە بە تایبەتی هەمە زۆری زیندەوەران کەویش هەک لەو بوارانەیە کە زۆر پێویستە گرنگی پێ بدەین لە هەرێمی کوردستان. دەستەکانت خۆش بێ. کاکسان ئەتوانین ئێمە بڵین دادگایەکی تایبەتمان هەیە بۆ کاروباری ژینگەی چونکە ئەگەر دادگایەکی تایبەت هەبێت بەمە بێگومان کاروبارە ژینگەیەکان ئاسانتر بەڕێوە دەچون. ڕەنگە دادگایەک بوونی زۆر باش بێ لەم کاتەیە بەڵام ئێستا وەکو وتم زەنگە مەترسیدارەکە ئەمەدە بە گەورەی جۆمان لێ ئەبێت ئەو کەسانەی کە زیاتر لێ تێگەن کە ڕەنگە لەم کاتەیە ئەوەی کە پێویست بێت بریتی بێت لە ڕێکاری جێبەجێکردنی یاساکان دەرکردنی یاساکان بەقەدەر ئەوەی کە لەگەڵ بە هەمان هێڵ ئەوەیە مناڵ وشیارکرێتەوە گەورە وشیارکرێتەوە لە مەسلەی ژینگەیەکان ئەمە زۆر زەرورە. جەنابێ باسی ئەزمەی یا قەیرانی داراییت کرد من بە پێچەوانەی ڕاکانتانەوە ئەڵێم ئەگەر ئاگامان لە مەسلەی ژینگە بێت و ڕێگارە ژینگەیەکان پەیڕەو بکەین لە هەندێک قەیرانی داراییش نەجاتمانە بێت چونکە بە بۆنەی ئەم هەموو گۆڕانکاریە ژینگانەی کە لێستاوە هەیە سەیرەکەی تێچۆکان زۆرترە ئەو پارەی کە بۆ خستەخانەکان سەرفەکرێت ئەو پارەی کە بۆ دەرمان سەرفەکرێت ئەو پارەی کە بۆ سەیرەکەی کەمترە بێتەوە تۆ تاوەکو ئەوەی کە بتوانی پارێزگاری لە ژینگە بکەی قەیرانە داراییەکانە لەو ڕۆ کەمتر ئەەکەیتەوە لەبەرەوە حکوومەت ئەو کاتە ڕەنگە وا پێویست نەکات پارەیەکی زۆر لەو بوارەیە سەرفکە بەقەدرە ئەوەی کە بتوانێت یاساکان جێبەجێ بکات ڕێساکان جێبەجێ بکات لەو کاتەیە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە پێشەوەی باسی قەیرانی دارایی بکەین ئەوەیە ڕێکارەکانی یاسایی ژینگە یا ڕێکارە یاسایەکان و ژینگەیەکان زیینوو بکەینەوە و کاری لەسەر بکەن بۆی کە مەصرفان کەمتر بێ کاکسان لەسەر و قسەی جەنابەت من هاوڕێم هەیە کە خەڵکی ئێرە نیە باسی لەوە کردوڵە لە وڵاتەکەی خۆمە ناتوانم تەنانەت یەک پارچە کاغەزی بچووک بخەمە سەر ئەرزەکە لە بەرەوەی بە جۆرێک غەراماکرم کە هەر لی دەرناچم یعنی جگە لەوەی کە خۆت دەبێ ئینتیمات هەبێ بۆ نیشتیمانی خۆت تۆ لە کاتێکاڵی نیشتیمانی شیرینم کوردستانی ڕەنگینم خۆشەویستم وەک دایکم وای بەڕاستی لە پاڵەمای خۆتۆ بێ ئەو شتانی کە خۆشەویستیت بۆی هەیە بیپارێزی کەواتە پاراستنی نیشتیمانەکەت سەرەتا بێ لە ڕێگەی ژینگەکەتەوە بێ خۆشەویستیت بێ بۆی کە دڵت نەیە کاغەزێک فڕێ بدەی دەبەیەکی ئاو لە جامی سیارەکەتەوە فڕێ بدەی یان جگەرێک هەر خۆی ئەمە بەڕاستی هۆکارێکە بۆ نەخۆشی و پەڵۆخی و پیسی
کەواتە زۆربەی کاتی ژیانی ئەو غەرامە یاس ئەو ئەوانەی کە ئەکرێت لە وڵاتانی تر پێتوانیانی لێرەش هۆکارەکەی ئەوەیە کە کەمە زۆرینەی یاساکانی جیهان بەو غەرامەی کە جە بەو سزا داراییە پارەی کە دانراوە زۆربەی خەڵکەکان زۆربەی وڵاتەکان ئەو ڕێکارەیان گرتۆتە بەر ئەمە زۆر باشە بەڵام کاتێک کە باشە کە حکومە دەستاوێ بە جێبەجێکردنی هەموو ئەو ئەرکانەی کە لەسەر شانێتی نەک بە تەنیا بیر لەوە بکاتەوە پارە وەرگێ باش بخاتە سەر هەموو شتێک ئەگەر ڕێکارەکان ئەگەر وەستاننی سیستمی خاک ئەگەر تێگانی سیستمی خاک بوەستێنێت و ئیتر بیر لە بیناسازی گەورە نەکاتەوە و تەرکیز و سەرنجی لای سەوزکردن و سەرچاوی ئاوی و ئاو هەوای شارەکان بێ بۆنا ئەمە زۆر گرنگە یعنی زۆر گرنگە هەر ئەبێ لە ڕێگەی سزای داراییەوە بە پارە ئەم شتانە بکرێت بەڵام وەکوتم پێش ئەوە هەنگاوی پێشەوە حکومەت بە ئەرکی خۆی هەستێت ئەمە زۆر زەرورە با ئەو هەستێت من وەکو تا شخصی خۆم ڕازیم بۆی کە غەرامە دابنێ هەرێکە بتڵێکی لە سیارەکەیەوە لە ئۆتۆمبیلەکەی و فرایە دەرەوە غەرامە بکرێت چووە شوێنێکەوە ئاگری کردە و ئاگرەکەی نەکوژانەوە غەرامە بکرێت یعنی هەموو ئەمانە یعنی بەڵام وەکوتم دنیا ڕێکاری ترماوە حکومت وا پێویستەکات کە خۆی لێ نەدزێتەوە و تەرکیز لەسەر جێبەجێکردنی بکاتەوە ئەو کاتە زۆر ئاسایی ئەگەر غەرامە لەسەر ئەو شتانەشدا بنێ دەستەکانت خۆش بێ دکتۆر سەنعان پێکهێنانی بۆردی ڕێکخراوە ژینگەیەکان لەسەر ئاستی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان ئەمە بە چی گەیشت؟ ئەمە لەناو یاساکەی ژمارە 2008 کە پێویستە لە بۆردی ڕێکخراوە ژینگەیەکان یانیش با بڵێن بوونی هەبێتن لە ئەنجومەنی پارێزگاکان بەڕاستی ئەمە زۆر ئەو بابەتە بە گرنگیەوە دەزانین ئەو ڕێکخراوانە پاڵپشتن بۆ ئێمە وەکو دەستەی پارەسون چاکردنی ژینگە وەکو چاودێریشیش گرنگیان پێدەدەین چکە ئەوانیش بە هەمان شێوە لە خەمی ژینگەی هەرێمی کوردستانن حەزیان لێ هەوڵ دەدەنیش بە هەماهەنگی لەگەڵ هەمولایەک بۆ ئەوی بتوانین پارێزگاری لە ژینگەی هەرێمی کوردستان بکەین بەڕاستی تۆڕی ڕێکخراوە ژینگەکان من بەخۆم بە باشی دەزانم بوونیان هەبێتن لە ئەنجومەنەکان بوونیان هەبێتن ئەنجومەنی حکومەتە خۆجێیەکان لە ئەنجومەنی باڵای پاراستن چاکردنی ژینگە بۆ ئەوی ئەوانیش دەنگ ئەو دەنگیان هەیە لەسەر پرسی ژینگەیەکان بگاتن بەلایەنە پەیوەندیدارەکان. بەڵێ دکتۆر سەنعان هەڵبەت کاکسان ئاماژەی بەوەی وتی تۆ بۆ ئەوەی کە کار بکەی لەسەر تاکێک گرنگە کە لە منداڵێکەوە دەست پێ بکەیت کەواتە ئەمە ئەومان بیرەخاتەوە پێویستە لە پەروەردەوە دەست پێ بکەین کەواتە تا چەند هەوڵتاناوە هەماهەنگ بن یاخود پرسی ژینگەیی بکەنە بابەتێک کە منداڵان یاخود ئەوانەی کە دەخوێنن لە سەرەتاییەوە هەتا و کاتێک کە خوێندنیش تەواوەکەن لەوانەکان یانە پرسی ژینگە هەبێ یاخود بابەتی ژینگە هەبێت. شاتوخان ئێمە کە باسی ژینگە دەکەین بەڕاستی ژینگە باسی شتێکی گشتگیرە ینی کەواتە ژینگەی هەرێمی کوردستان بەڵام دەستەی پاراستن چاکردنیگە ئەوانە وەکو دامەزراوێکی فەرمی حکوومەت ئیش دەکاتن لەسەر داڕشتنی سیاسەتی ژینگەی کەواتە ئێمە وەکو دەستەی ژینگە لەگەڵ وەزارەتی پەروەردە چەندەها چاڵاکی هاوبەشمان هەیە یەک لەوانە چاڵاکی پەروەردەی ژینگەی لە ناوەندەکانی خوێندن ئێمە وەکو دەستەی ژینگە و فەرمانگەی ژینگەکانی پارێزگاکان هەموو کات هەوڵماندا ئەو چاڵاکیانە لە ناوەندەکانی پەروەردە جێبەجێ بکەین و هەمان کاتیشدا لە بۆ پرۆگرامی خوێندن پەروەردەیی بە هەمان شێوە نووسراومان هەیە هەماهەنگین لەسەر ئەوەی بتوانین هەرچی نەبێ 120 بابەتی خوێندن پەروەردەی ژینگەیی تێدا هەبێتن و هەروەها بابەتی گۆڕانی کەشواش کە ئێستا بابەتێکی هەنووکەیە پێویستە لە پرۆگرامەکانی خوێندن هەبیتن بۆی مناڵ لە مناڵیەوە هەست بەوەی بکاتن کە ئەو گۆڕانکاری لە ژینگە هەیە لە پرسە ژینگەی هەیە تێی بگاتن بۆی ئەویش وەکو تاکێک ئامادەکاری خۆی بنوێنێتن بۆ ئەوەی بتوانی کەمترین سەرچاوی پیسکردنی ژینگە بێتن. باشە دکتۆر سەنعان هەڵبەت لەم ڕۆژگارەیانی بەڕاستی دەبینین هەندێک کەس هەڵدەستن بە چاندنی نەمام یاخود ڕێکخراوێک هەڵدەستەیان ئەوە تا لایەنێکی سیاسی بە ملیۆنان بۆ نەمام ئەچێنێت لە جێگەیەکە کە ئەمە بێگومان شایانی ڕێزە بەڵام ئێوە لە پاڵ ئەمەیە چیتان هەیە بۆ هەموو تاکێک بۆ هەموو لایەنێک یاخود ئەوە تا هەوڵ بدەن کە بیکەن بە یاسایەک بۆنە لەگەڵ لە دایکبوونی منداڵێکە نەمامێکیش بنێژرێ کەواتە کارتان چی بۆ ئەم بابەتە؟
بەڵێ ئێمە وەکو بەڕێوەبەری فەرمانگە و شاری ژینگەی و ڕاگەیاندن و وتەبێژی دەستەی ژینگە ئینشاڵە لە حکوومەتی دابێ وەکو دروستبوونی کابینەی داوێ ئەو بەرنامەمان لە پێشە کە بتوانین دەستەی ژینگەش ئەگەر وەکو دەستەش ماوەیان ئەگەر بکرێ بە وەزارەت ئەمە زۆر پێمان باشە بکرێ بە وەزارەت بۆ ئەوی بتوانین کورسێکمان هەبی لە ئەنجومەنی وەزیران تاکو پرسە ژینگەیەکان لە ئەنجومەنی وەزیران تاوتوێ بکرێتن بابەتی زیادکردنی ڕوبەری سەوزایی و پارێزگاریکردن لە ناوچە سروشتەکان یەک لە بابەتە هەرە گرنگەکانە ئەوە لە ڕێگای وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی شارەوانی گەشت و گوزار پێویستە ئەم هەماهەنگیە بکرێتن بۆ ئەوەی هەموو هاوڵاتێک کاتێک کە لەدایک دەبێتن یان مناڵێکی دەبێتن باخچەیەکی هەبی باخچەی خێزانی بۆ ئەوی نەمامێک بڕوێنیتن ئەو نەمامەش وەکو خۆی پارێزگاری لێ بکرێتن چاودێری بکاتن ئەمەش یەک لە کارە هەرە گرنگەکان و چاڵاکی هەرە گرنگەکان وەکو ئەمە وەکو دەستەی ژینگە بۆ ئەوی تاک هەست بەوەی بکاتن کە بەرپرسیارەتی پاراستنی ژینگە هەم بەتەنها بە یەک لاین نەکرێت بە هەموو لایەک دەکرێتن و بەڕاستی سەبارەت بۆ هەڵمەتی نەمام چاندنانەش ئێمە پێمان باشە ئەو هەڵمەتانە لە کاتێک بکرێتن کە کاتی ڕواندنی نەمان بێتن ئەو دارانە بچێندرێت کە ڕوبەڕووی گۆڕانی کەشەوا بن مقاومەی ڕوبەری گۆڕانی کەشەوایەکان بن مقاومەی ئەو کەشوهەوای ئەو ناوچەیە بکاتن کە لی دەڕوێنرێتن ئێمە ئەوانە بە باش دەزانین چکە لە کۆتاییدا ئەمەش دەبێتە ڕوبەرێک یان دارستانێک کە سوود بۆ هاوڵاتی دەبێتن و سوودی بۆ هەموو لایەک دەبێتن کەواتە ئەمە وەکو چاڵاکی ئێمە پێمان باشە ئەو چاڵاکیانە هەبێتن وەکو بەرنامەج لە بەرنامەماندایە لە ئایندە بیر لەو پرۆژانە بکرێتەوە لە بۆ هەرێمی کوردستان. دەسەکانت خۆش بێ کاکسان هەڵبەت کارکردنی ئێوە ئێستا بۆتە خەباتێکی مەدەنی بەرامبەر بە ژینگە گەیشتونەتە ئەوەی مافێکی دەستوری بۆ ژینگەیەکی سەلامەت چونکە وەک دەزانین ینی ژینگە گەورەترین سەرمایە لە ئێستادا. زۆر بەداخەوە دەخێر وەکو وتم کارەساتەکان ڕۆژ بە ڕۆژ گەورەترە بێ فراوانترە بێت حکوومەت کارانیە لە ڕوبەڕبوونەوەی چارەسەرە ژینگەیەکانە و تاکیش زۆر بە ئاگانیە لەمەوە و میدیایەکی زۆر کەم هەن کە لەسەر پرسە ژینگەیەکان قسە ئەکەن بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا ئەویش کلێنێکی گەورەمان هەیە کە بتوانێت ببێتە نێوەندگیرێک لە بینی حکوومەت و ئەو هەنگاوە جێبەجێکارانی کە ئەکرێت و ئەمە ڕوبەڕووی خەڵکەکە بکاتەوە یا وشیاری بگەێنێ بە خەڵکەکە بەداخەوە تاوەکو ئێستا نییە یانی ئەوە وەکووتم وەکو ئێستا جەنابێ باسێکە ڕەنگە هەڵمەتی چاندنی دارەکان بە بەردەوامی هەبێت هەرێکە و لای خۆیەوە هەر گروپ و لایەنێک لای خۆیەوە هەبێت بەڵام سیرەکەی کارەساتەکە ئەوەیە سەیری چواردەوری هەولێرکەین لە دوای پرۆسەی ئەوەی کە پێوتری ئازادیەوە هەولێر چەند زەوی کشتتوکاڵی لەدەستاوە بە فراوانبوونی هەولێر زیاتر زەوێ کشتتوکاڵەکانی هەمووی لەدەستاوە ئەوانەی کە لە سنووری شارەکەی هەولێرن ئەم هەموو کارگەی نەوتە لە ناو قورخوراگەی لە ناو جەرگەی شاری هەولێرە هەیە تایەتی 7 کیلۆمەترێک دوورە لە خەڵکەکانەوە تایەتی لە ناو خەڵکەکانایە مەسەلەن چه شتێک کراوە بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەمانە بیتەوە کەواتە ژارەکە خۆی لە ناو خۆمانە بڵاومان کردوتەوە کارەساتەکە لە ناو خۆمانە بڵاومان کردوتەوە ئەو بێدەنگبوونەی حکوومەت و ئەو پشتگوێخستنەی کە لەلایەن حکوومەتەوە ئەمە چارەسەری کێشەکانمان ناکا بەڕاستی وا پێویستەکە حکوومەت ڕوویەکی جددیتری هەبێت و مەسلەی ژینگە بە مەسلەیەکی پڕهاند جددی وەربگرێت جارێکی تر ئەجینا کارەساتەکان ڕۆژ بە ڕۆژ گەورەترە بن خەڵکی بێئاویە بینێ خەڵکی پیسبوونی هەوا ئەبینێت خەڵکی خۆراکی تەندروستە بینێت کە ئەمانە بەشێکی بچووکی ئەم گۆڕانکاری ژینگەیانە کە لە چواردەوە جگە لەو مادە پلاستیکەش کە بەردەوام بەکارەهێنرێت لە ماڵەکاندا زۆربەی پرسیارەکان لە تەندروستی مرۆڤ نابینێت بۆچی مناڵەکان نەبەکام گەورە لەدایکە بن بۆچی لە پێش لەدایک بوونە کێشە هەیە بۆچی نەزۆکی زۆرەکات کە ئەمانە بابەتی زۆر زانستین کە ئەمانە زۆر خەڵک بەچاو نایبینێت وەکو هەستی پێ ناکات بۆ ئەمانە بۆ لەم ڕوانگانەوە لەبەرەوە پێویستەکات
وەکو ئەڵێم ئەم بابەتە پێویستی بە کارامەیی حکومەتە بە کارامەیی و جێبەجێکردنی هەموو ئەو یاسایانەی یا خزمەتکردنی جارێکی تر بواری ژینگەیە چونکەوتە مەترسیەکان زۆر زۆر گەورەترە لەوەی کە مەسەلەن لە بەس لە دەستدانی ناوچەیەکی سەوزاییات هینیکە یا لە کەم ئاویە کۆیکەیتەوە نابە ڕۆژ بە ڕۆژ لەسەرمان لەسەر تەندروستیمان لەسەر پەتاکان زۆرە بێ هەموو جارێڵێم نەخۆشیێکی زۆر سادە و بەسیید والێکە کوشندە ئەبێت لە دوایە بۆ یەکێک تۆی هاوڵاتی مەسەلەن لەبەرەوە ئەمانە هەموو ئەو گۆڕانکاریان کە پێویستە حکومەت ڕوویەکی جددیتری لێ بکاتەوە دوایەوە پێویستمان بە پلانی گەورەتر هەیە گەورەتر هەیە تەخسیسکردنی یا بودجەی تایبەت بۆ ژینگە یعنی ئەکە ئەمەش چەند دارایی خۆی گرنگە ژینگەشدا ئەوە گرنگە چەند وەزارەتی مەسەلەن پیشەسازی گرنگە ژینگەدا ئەوە گرنگترە لەبەرەوەی کە ئێستا ئێمە لە قۆناغێکی زۆر مەترسیداران یانی وا پێویستەکات حکومت زۆر بەجددیەوە ئیشی لەسەر دەستەکانت خۆش بێ دکتۆر سەنعان با وردە وردە بەرەو کۆتایی ئەڕۆین کاتمان کەماوە بێمە سەر هۆشیاری تاک لەگەڵ جەناب تابێ گومان ئێستا وەرزەکەی وەرزی سەیران و گەشتکردنە بەڕاستی اینجا هۆشیاری تاک ئێستا لە چه ئاستێکدایە بەگشتی و ئەو ژینگەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە دواتریش لە کاکسان دەپرسم ئایا ژینگەیەکی لەبارە بۆ ئێستا لە هەرێمی کوردستان فەرموو سەبارەت بە ئەو ژینگەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەو ژینگەیە هەربوو کاتێک ئێمە ئەگەر ئەو پرۆژانە کە لە خزمەتی هاوڵاتی دابێت لە خزمەتی باشکردن تەندروستی هاوڵاتی دابێتن بێگومان کاریگەری ئەرێنی دەبێتن بۆ دۆخی ژینگە هەرێمی کوردستان سەبارەت بە ئەو لە فترەی گەشتکردنە ئێمە داوا لە هاوڵاتیان دەکەین کە ئەو ژینگەیە کە دەچن بۆ سەیرانی بۆ سەیرانکردن ئەو ژینگەی وێ بپارێزن وەکو ماڵی خۆیان بپارێزن گرنگی بە سەرچاوە ئاویەکان دەدەن پیسینەکەن دار و درەختەکان نەشتێنەوە یان با بڵێن بە هەمان شێوە ئەو مەسلەی ئاگرکردنەوە بە هەمان شێوە ئەو سەرچاوەیە کە بۆ ئاگر بەکاردێنن سەرچاوەکان بکوژێندرێنەوە کاتێک کە تەوا دەبن لە گەشتەکانیان هەر لە پاڵ ئەوە شتخوا شتێکی زیاتان پێ هەڵی مێنە ناو ئاوەکەوە وابزانن ئاوەکە بەڕاستی شوێنی خۆڵە بابەتی وشیاری هاوڵاتی یەک لە بابەتە هەری گرنگکانە استراتیجی دەستەی ژینگەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین کاری لەسەر بکەین ئێمە بەردەوام کاریشمان لەسەر کردیە وشیاری بەڕاستی هاوتەری بە لەگەڵ بابەتی مەرج و ڕێنمایەکان و سزادان و پاداش ئێمە هەموو کاتێک سزادان و پاداشمان هەبی بابەتی وشیارەکەش بەرەو ئاستێکی باشتر دەڕواتن بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەم داوا لە حکوومەت دەکەم داوا لایەنە پەیوەنددارەکان دەکەم ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی هەمومان هاو ئاهەنگ بین لەگەڵ یەکتری بۆی پارێزگاری لە ژینگەی کوردستان بکەین چونکە ئەو ژینگەی ئێمە هیتمان سامانێکی نەتەوەیە ئەرک و بەرپرسیارەتی هەموو لایەکە پارێزگاری لێ بکاتن بۆ ئێستا و بۆنەوەکانی داهاتوشمان دەستەکانت خۆش بێ کاکسان ئەو مەرجانەی کە بۆ ژینگەیەکی تەندروست هەیە هەمانە لە ئێستا لە هەرێمی کوردستان بەداخەوە بێ بڵێم نیمانە وەکو پێشتر چەنەها شۆڕش کراوە لە پێناوی چەنەها شەیدیراوە چەنەها کەس گیانی بەخت کردو بۆ ئەم خاکە بەڵام لە دوایە ئێمە خاکێکی ژەهراییمان نەویستووە هەوایەکی پیسمان نەویستووە ئاوێکی پیسمان نەویستووە ژیانێکی تەندروستمان ویستووە ئێمە مەسەلەن شۆڕشەیەک لە دوایەکەیان کراوە بەڵام ئەبێ بیر لەوە بکەینەوە هەڵوێستەی لەسەرەوە بکەین چ خاشێکمانێت چه هەوایەکمانێت چ پەیوەندیش کۆمەڵایەتیمان ئەوێت ئەمە زۆر زۆر کاریگەرە یان ئەگەر بیر لەوە بکەینەوە ئەوەی کە ئێستا هەیە کاڵم لەبار نییە سەیرەکەی من وەکو لە تاکی خۆمەوە دەست پێەکەم وەکو تاک تاوەکو ئێستا لە سەد نەگەشتومەتە ئەوەی کە بتوانم ڕێکارە ژینگەیەکان بەسەر خۆمە جێبەجێ بکەم بە نمونە وەکو جاری کاموتم لە دانیمارک تاچێک ساڵی یەک چیسەی نایلۆن بەکارێنێ ئێمە ڕەنگە ڕۆژانە 15 چیسەی نایلۆن بەکاربێنین کە ئەمانە هەمووی ژەهرە ئەو پەرداخە پلاستیکی ئاویانەی کە یێتە بەردەستمان ئێمە
هەمیشەوا تەسەورەکەین ئەمە جۆرێکە لە ترێن جۆرێکە لە کەشخەیی کە پەرداخی ئاوی ناو پەرداخی پلاستیکی بخۆینەوە بەڵام بە پێچەوانەوە ئەمانە هەمووی تەنۆرکەی مایکرۆپلاستیکی تایە سەیرەکەی لە شەخەڵە لە بەکارهێنانی وزەیە لە کارەبایە لە ئاوە لە سەوزاییە ئایا منێ تاچێک توانیومە ئەو وشیاریم هەبێت ڕۆژانە ئەم شتانە جێبەجێکم بەداخەوە نەبووە. دەستەکانت خۆش بێ هەڵبەت پرسی ژینگە ئەوەندە پرسێکی گەورەیە کە بە بەرنامە و دوان و بە ساعت و دوان بەڕاستی تەواو نابێ ئومێ دەکەم حکومەت چارەسەرێکی تەواو بۆ ئەم بابەتە بدۆزێتەوە ینی ناتوانین بڵین بنە بڕێکا چونکە ژینگەیانی بربڕی پشتی هەموو کایەکانی ترە بەڵام چارەسەرێکی گشتگیر بۆ ئەم بابەتە و تاکیش هۆشیار بێ بەرامبەر ژینگەکەی نیشتیمانەکەی زۆر سپاس بۆ و بەڕێزان دکتۆر سەنان عەبدوڵڵا بەڕێوەبەری فەرمانگەی هۆشیاری ژینگە و ڕاگەیاندن و تەبێژی دەستە و کاکە سانسارەڤان شارەزای بواری ڕاگەیاندنی ژینگە جەنابیشت بە خێراتی سپاس بۆ دکتۆر سەنعانیش. ئومێد دەکەین بەرنامەی ئەم ئێوارێشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێ تا بەرنامەیەکی دیکە بە هیوای دیدار خواتان لەگەڵ.